ایک دو سه و داد دست بکین برنامه نزدیکتر ابروکش من هولری ابروکش میوانه که گله که طیبت می هی همه شانوی و جیانوی یا برفره اش برنامه نزدیکتر ام دست بکین یا خوا بخیر بی مابسط بجید کاکا جیبان اهلا و سهلا او کاتت باش ام کاتت باشتر و خوشتر چونی احوال رازم هيا بخير بي يا اخوة بخير بي يا اخوة بخير بي صحة لكات خوشياتي ها زور ساكا ممنون برنامه نزدیکتر خودی حس کرد گل ما موسی صبا عبدالرحمنی جدا پیشانوی دست بکین یا برفره والله بازاري هنر هند فراوانا هند دورية لتشو دست بيبكي اگر بمانه هر كوتاي ناي بازارة بازارة باكيد قازانجي هي يعني نخير لا والله استاك كسترين بازار لكردستان لروي روشنبيريوا بازاري شانو دراما وتلفزيون يعني لروي مادي دلين لروي مادي ونايس قازانجينية بحياتي تكا فين لو خوي لعشقه ودس بيدكات وعشقش بيست وين يبكوا نباري اللي يسر بكي نباري اللي قازان بكي ايوه بردوامي قرباني لبو خوتي لبو بخت بكي يعني لبوي بخش مدبي لبوي بتواني برهمه كانت راسكو هي كيداني او قرباني دانا هبو بس استهي يعني زور كما هيا لاي لناخي زور لهنر مندان يعني راسكو هي شي زور هيا حزة شي زور قوله هيا عشقة شي قوله هيا لبو هنركي بلام درفتني كبتوانيتن گزارشتی لسر بکاتن این چونه بغدای هل بجارتنا ده بیان جه همه صدفه بیام ده چونه بغدا و ده خینین و شانوی ده خینین و ده فلانه و از ده وگرمه و از ده فلان کاری کم بغدا لبو من رکوت چی پیروز بو رکود بو و بناتساری كوت ما بغداد لبروي صار شيء لو ناتساري صار شيء يا كم خوبشاندان لهوليري ككرا بناوي آشتی لكردستان سلم في كردستان حزبي شيوعي بيهستا لهوليري اما بجداريم تذاكر گنجشي 16 سالاني خينگرم سرچش لهموشته يا الله شو ناو خوبشاندانكي وخلقانك باش خوبشاندانكي جيران تبعي شش حفت بوليس هاتن دوران ليداي او كاتي هروابو والله هليك خوما بكولانا شو داقر اما نجيران ناچار بووم کەوا هەولێر بەجێ بێڵم لەبرەوەی گرتنم لە بۆ دەرچوو بوو کە بمگرن چوومە بەغدایی تر هەتا چوومە پەیمانگای هونەر جوانەکان لە بەغدایە مامەوە لەو ماوەیە طبیعی چەندین هونەرمەندی بەغدایە مناسی ئەوەش هەڕێکەوت بوو لەوانە دکتۆر سەلاح قەساب لەوانە یعنی ماڵی جعفەر السعدی دکتۆر جعفەر السعدی خواڵی خۆشبی لە نزیکی ئەو شوێنەی بوو کە من تێدا دەژیام ئەوانە يعني تو تەمانێکی گەنج دەبی بەستە کەسێت مۆزن نیاسین توی بۆری دەبی ئەسڵ هەندوو خۆمان بیر دەکردەوە خۆم زۆر بە گەورە دەزانی قەت بە حیات بە ژیانم ئێستاشی لەگەڵ داوی بە کەمبینی سەیری خۆم نەکردیە بەو هێز و توانایە سەیری خۆم کردیە کە دەتوانم یعنی ئەگەر ڕێگریەشی زۆر لە پێشم نەبی هەموو شتێک جێبەجێ بکەم والله هەروە بووە ئێستا مەسەڵەن بابت قەت بەدڵی نەبووە بچینەوە ئەو باوەڕ بەس ئەوە برادەرەکان دەچونە لای هەموو جارە لە شوێنی یعنی ئیشەکەی خۆی سەرتاژ بوو ناغمام عەبدوڕەحمان ئەرێ ئەوە کوڕەکەت لەکوێیە دیار نییە ئەوجا ئەو تەبیعی وات سەوری دەکرد کەوا هەندێکیان لەو کەسانە کە دەیانەوێ یعنی ئەو کات پێیان دەگوتن خەفیە یعنی ئەوەی کە لە ئەمن ئیشی دەکرد دەهاتە وات سەوری دەکرد کە ئەوانن دێن پرسیارم دەکرد دەیوە وڵا کوڕی من لە دەست دەرچووە ئەوا ئیشەکەی سوک دەکرد لە بۆی کەوا ئەوانیش زۆر بەبەستی ئەوە نەبووە زۆر دژاتی بکە بەبەستی نەدەکرد لە بەرەوەی بابم لە خۆی کابرایەکی خوێندەوار بوو تێگەیشتی متەبعی هەر لە ڕێگای خوێندنی مەلا و ئەوە فێرە خوێندم و بەڵام خوێندەوارێکی باش بوو و لەگەڵ ئیشەکەی خۆی کە سەرتاژ بوو ئیشی دکتۆراتی دەکرا و کاتی دکتۆر بوو لە هەولێرە سەرتاشێکی چۆ سەرتاشێکی زۆر چاک بوو بەس ئەمە لایوی فێری سەرتاشی نەبوو هەدی فێری چ بووی لە بابن لە لای ئەمە فێری ئەوەی بوومکەوە ئەو کارەکتەرانەی دەهاتە وێن دەرێ دایمە سەیرم دەکردێن سەرنجێکی زۆر قوڵ لە ڕەفتاریان لە جوولانەوەیان لە دەنجیان لە قسەکردنیان و ئەو کارەکتەرانە دواتر هەر هەموو مهینانە ناو شانۆ و درامای یعنی
يعني هموت تأثيراتي بلش زاروكيني شانوات ناف ناخيته دوبيته حسب مجالي بله وانا همي لناو ناخي من بون تر بس اشتك زياتر ويلي كردي هل لخيندنت شانوبي لجانت شانوبي لا تونه دروات لا خاني سرتاي كاك جيبان يعني لخوم همون روجاني بيز شما درد سوم لا غورباني ناوراسكا پێشەوەی ئاڵای بڵند بکەن ئەو کاتی وابوو لە ساڵان یعنی استفافیان پێدەبوو کورتە چیرۆکی ئاینیم وەکو نواندن شان دەدا زۆر زێدەتر البیرۆتەیە وەختی لە بیرا من مەسەڵەن چیرۆکی یوسف لەبەرەوەی ڕووداوەکانی عینەن وێ نواندنێ بکەکەل بیرۆتە بە تۆسە بەرەوبەری کام بە منداڵی دەبچوکی دەجودامەوە دەوری یوسف منداڵێکی زۆر قشتی لەو یعنی ڕێکوپێکیش بوو ئەو منداڵێک کە لە باوکی دەپاڕاوە باسی براکانی دەکرد براکانم ئەمنیان برد وایە ئازیێتیاندام نازانم ئەوە بەو شێوەیە ئەو منداڵانە هەموو سەیریان دەوری یوسف دەبینی بەڵێ ئەو کاتیش حەزت لێ بووها کەساتی گەورە دەوریان ببینی کەسایەتی گەورە و زۆریشم یعنی متمانە بخۆم هەبوو و پەیوەندی من لە قوتابخانەی بنەڕەتیەوە لەگەر مامۆستایەکان زۆر بتەو بووە ئەمن لەناو خێزانە لەبەرەوەی تاقانە بوو تاقە کوڕ لەناو شەش خوشکا هەموو کار و ئیشەکانیان لە بۆ من يعني ڕایی دەکرد بەبێ ئەوە لەوەی دەوری ژێشت بە جوانی دەهینە تەسیر لێ کرد بووی ژیان لەگەڵ خوشکەکانت ژیان لەگەڵ خوشکەکان یەک لە خۆشە هەر زۆر زوو یان لە بیرمە من تەمەن 11 ساڵ بووە عجابی سۆزداریم لەگەڵ ئافرەتی زۆر زندی بووە زۆر تەڕ بووە ئەگەر وا دوای دەچین سەر عاشقەکە عاشقێکی مەزبوط زۆر مەزبوط بوویمە یەکەم جار کە بڕیارتدا دەوری ئافرەت ببینی کو بوو مەسەڵەن پێت ناخۆش نەبوو عیب نەبوو خۆی ئەمن دەوری ئافرەت وەکو تەحەدایەک لە بۆ ئەو ئافرەتانەی ئەو کاتی کە ڕێگایان لە دەگیرا نادێشتم بێن بەشداری بکەن لە بووان ساڵی چەند بوو؟ ساڵی 69 ماشەڵڵا لێ گوتم باشتر ڕێگاوەیە کەوا هینیان بکە یعنی بیان و ڕوژێنی بەوەی کەوامە لە خۆمان وەکو پیا و ڕۆڵی وان ببینین پێیان بڵین پێویستمان بەنگۆ نییە ئەمە دەتوانین کاریشان و ڕاپەڕێنی یعنی لەوەش تقریبان هەستەی بێمنەت وان لەو بێمنەتیەی وە توانیمانەوە ئەفراتانە بڕژێن کە بێنوی یەکەم شتەکان بڵێن کە ئەتو کردت مەسەرەن یەکەم کەس کە ڕوڵی ئافرەت بینەوە مامۆستا سەباح ئەوە یەکەم بڵێ لاوە لە فالسی دەوری زیێڕێنم بینی کە کێشەی زۆر گەورەی لە بۆ خەڵکانێک دروست کرد کە بەسە و تێگەیشتن بەغەڵەت تێگەیشتن ئەوش مەلایەکان بوو مەلایەکان و شێخەکان چوش کاتێ لەکردم لای عەبدولوا بەتروشی وتیان ئەوە کابرایشی زەندیقە باسی دین و دیانەت دەکا بۆ شێوە بە نابێ ڕێگەدن دواتر ئەمن لە خۆم کۆبوونەوە کرد لەگەر هەموو مەلایەکانە باغی زۆر خۆت توش کرد زۆر منەت پێ نەبووە ئەتش نەترسایمە یەکەم ئافرەت ینی ڕۆلی ئافرەت مەبەستم یەکەم زنجیرە دراما چی دیکە یەکەم زنجیرە دراما لە تلڤیزیۆنی کوردی تۆمارم کردیە فالسیە چار حەڵقە بوو و یەکەم تلڤیزیۆنی بەرهەمی شانۆیی تلڤیزیۆنی هەبوو نەبوو بووە کە بردیتم شانۆم بردیتە تلڤیزیۆنی وەکو خۆی بەڵام بەو لەزەت و چێژەی کاتا ئەوە سێ یەکەمەکان ئەوە سێ یەکەمەکان چی دیکە یەکەم چارەم هەوڵی سەرەکی لە بۆی بۆکەوە بینەرد لە بۆ شانۆ و درامای کوردی دروست بکەم و دروستم کردێ سەرکەوتوو بوویمە چکە ئەو بینەرێ ئەو کاتی لە ساڵانی هەفتا ساڵ دروست بوو بە ژیانی خۆی کوردستان ئەو جۆرە بینەرە نەدیتیان بینەریش دروست کرد ئەکتەریش دروست کو بوو ئەکتەر دروستکردن ها دەچوی لە قوتابخانەکان دەگەڕای و قوتابخانەکان هەموو ئەوانەی کە هینا من کە ئێستاش باسی بەهرەمەندی و توانیان دەکرێتن وەکو سەلام کۆیی سوبحی کۆیی جەلال ئەتو چووی لە مەکتەبەکانت ئەوانە هەڵبژارد ئەوانە وەکو بەهرە هەڵم بژاردن هینا من پەروەردەم کو بوو یەکەم جار مەسەڵەن کە سەلام کۆیت بینی مەسەڵەن سەلام کۆی بووی سەلام کۆی لاسایی منی کردەوە هەرکە هات مامۆستاکەی گوتی ئەو قوتابیە زۆر چالاکە زۆر زندیە حەز دەکە ئێستا داوای دەکەم لاسایی تەقلیدکە ئەمن هەمووی دەدەقە بۆ ڕاوەستا بووم لەگەڵ قوتابیەکان هەر بە تەواوی
ڕۆڵی منی دی دەم بەدەم و چاو بە قسەکردن و بەدەنگ بە زانیم کەەوە کام قوتابێکی زۆر بەتوانە وەرە یەکسەر وەرە و معنی خاوەنداریەتیم کرد هەتا مردنیشی ینی ئێستا ژەڵم کەس خاوەنداریەتی سەلەم کۆی نەکردێ بە قەدەرە من لە هەموو ئیشە گەورەکان بانگم کردێ لۆ چکە متوانە پێ بۆ کە دەتوانی ڕۆڵ ببینی ئەو کارکتەرانی کەس قرس بووی نەدایک بە سەلام کۆی ناف خەلکی و ڕۆژانە و شەو و دەم دەرباسکردن جارش بلی شانو و هوەر و کاری چێوە دەڕووی چ دەکەی چ شوێنەکەت پێ خۆشە لە هەولێر دەرەوەی هەولێر ئەمن یەک یعنی شتی کە زۆر پێیوە سراحەتم و دڵخۆشم کە هەتا ئەو ڕۆکەش پاش خانە نشین بوونیشم نە لە ماڵەوە نە لە دەرەوە نە لە پەیوەندیەکانم نە لە پرۆژەکانم کە خەریکیمە قەت خۆم ببێ ئیشی نەدیتە هەر مەشغوڵی مەشغوڵم چکە ئەو مەشغولیەتە وات لێ دەکاتن ئەتوو یەک بەردەوام زیندی بوونەوەت هەبیتن نوێبوونەوەت هەبیتن پەیوەندیشت بەردەوام لەگە خەڵکی تێکەڵ بەردەوامم پەیوەندی من ئەوەندەی کە دڵم پێی خۆشە لە ژیانم و لە مردنم کە لەگەر هونەرمەندەکان هەر لە پەیوەندی باشداوە نانا ئاخر هونەرمەندەکان زۆری کاتمیان بردیە زۆری کاتی ژیان مەمنا لەگەر هونەرمەندەکان بووە چیشم بەوەی نییە بچم لەگەر بەرپرس و لەگەر خەڵکی دەوڵەمەند و لەگەر خەڵکی خوا پێدا دابنیش ئەمە ئەوەی کە پێویستە یعنی معانات و ئەندێشەی خەڵک بگوازمەوە لە بۆ ناو هونەرەکەی لە ناو خەڵکەیە کە معاناتی هەیە باشە بەری کە بەحسی خانەنشینی کە وەختەی بڕیار دەرچووی و خانەنشین بکرێ چه هەستەکەت هەبوو بێزار بوو نازۆر پێخۆش بوو وەڵا کاکەشوان ئەنی ئیستراحەت بوو بێزگە لە ئیستراحەت لە ڕووی دەرونیەوە ئەمە لە ژیانی فەرمانبەرایەتی قەت مرتاح نەبوویمە دوو جاری یەکەم لە خۆم دەستم کێشایتەوە لە وەزیفای ساڵی هەشتایەکان لە هەشتایەکان کە یعنی ڕاژەی خزمەتم لە پەروەردە ئەو 16 ساڵ بووە منەتم بەوەی نەبووە لەبەرەوەی بیرم لەوەی کردەوە بچمە ناو ئیششی سربەخۆم بم بەردەوام لە دوای ئازادی خۆم بوویمە لەبەر هەندێک وەکو ڕزگار بوونەک بوو کە گوتیان حەفلەت کرد حەفلەت دار نەخۆ حەفلەم کرد بەچدی سەفەرم کرد ڕاستە و خۆ پارەکەی 6 مانگم وەرگرت یەک سەفەری ئەوروپام پێکرد ماوەی 2 مانگ ماشەڵڵا 2 مانگ ناتوە هەموو ئەوروپای گەڕام ئەو پارەیە بەستە بۆی باشە قەت بیرم لەوەی نەکردەوە ڕۆژێک لە ڕۆژان دەوڵەمەند بم ئەوەندەم هەبیتن کە بیر لە ئەرقام بکەمەوە لە حساباتی چەندم هەیە و چەندم نییە چکە بەڕاستی ژیان سەفەرەکە دێی دەڕووی چەند ئەو سەفەرە بتوانی خۆشی تێدا هەڵمژی ئەوەندە تو سوودمەند بووی چەند بکەویە ناو ئازار و من لە ژیانی خێزانیشەم لە ساڵی هەفتاویەکەوە ئەمن هاوسەرگیریم لەگەڵ خێزانەکەم کردیە ساڵی چەند ساڵی هەفتاویەک بە عشق و غەراماتیان ناوەڵڵا هەروە بڕێکەوت کەتینە بەرامبەریەک و هاوسەرگیری بان کرد بەڵام هەموو ژیانم هەتا ئەوڕۆکەشی لەگەردابی ڕۆژێک پێم نەگوتی درۆی دەکەی بەیتان قسە چیە هەر بەینمان خۆش بووە یەکەم منداڵم بۆ ناوم لێ نایە هەملێت لە بۆی پێم بڵێن باوکی هەملێت لە شاکارەکەی شەکسپیری بەڵام منداڵەکەم 15 ڕۆژ ژیا و مرد دواتر گلەییان لێکردم گوتیانە تۆ ئەوە هەملێت هەموو ژیانی تراژیدیا و مەرگەساد بووە تۆ ناوت لە چه هینە تر منعیان کردم ناو لە منداڵەکانم بنێ 6 منداڵم بوو سێیان دایکیان ناویان لێنە محەممەد ئەحمەد مححمود سێی پاشەوان کچ بوون گوتم ئەو زەنۆرەی منە ئەمن ناویانم لێنە بوو ناوەکان کردمە تریفە لانە بانە جوانە و 13 نەوەم ئێستا هەیە 13 نەوە دوانیان ئێستا لە کۆلیژی پزیشکین ئەوانی تریش هەموو خوێندنیان تەواو کردی هەمووی لە قۆناغی زۆر سەرکەوتووی خوێندن هەموو کات حەز لێ بوو ئازاد بی حڕبی بەس لە بەرهەمەکانت مەسەرەن باسی ئازادی و دژاتی دەسەڵات چیان بەرهەمت لە هەمووی مهمتر بوو
جوانتر بوو یعنی ها ئەوەی کە زۆر بە توندی ڕوبەڕووی ڕژێم و دەسەڵات بوویمەوە و کێشەی لە بۆ دروست کردیمە لە خۆم و لە ئەوانەی کە لەگەڵم بەشدار بووینە ئەکتەرەکان هەر هەمویان مرۆڤ و ئازارەکانی بووە مرۆڤ و ئازارەکانی ڕاستەوخۆ لەگەڵ پارێزگاری هەولێر ئەو کاتی ئیبراهیم زەنگە نەبوو کابراایکی زۆر تندڕەوی پیسی یعنی عنسوری هەتا بڵێ و بەحسێکی زۆر تۆقیش بوو بەڵام ئەمە لە دەقەکەی لە نمایشەکەی یعنی ڕژێممان کردە پەڕۆیەک لەو گۆڕی یعنی ئەوەندە گاڵتە جاڕیمان بۆ ڕژێمەی کرد و بە مەزمونەکی ناوەڕۆکەکی زۆر بەهێز کە بووە دەتانزانی کە تووشی مشکلی دەبن پێشەوەی بیکەنیان آخر دەزانی هاتنی پارێزگاری ئەبریان ئیبراهیم زەنگەرەی لە بۆ ئەو نمایشەی چاوەڕێ نەکراو بوو نەکرا بوو بەس هات بەڵام لە پڕ دیت کە هاتە ژوور و بینی هیچ نەگۆڕا لە کنەما ئەوەی بڕیارمان لە سەردا بوو ئەوی پرۆڤی لەسەر کرا بوو هەمووی و لۆ خۆشی عەزەدین شەریف وێنەگیری خۆی بوو شخصی با ڤیدیۆ تەسویری نمایشەکەی دەکات دوای تەواوبوونی عەزەدینی بان کرد گوتی ئەوە دڵمان ئەوەندە خۆش بووەوەی کەەوە تەسویر دەکرێت ئەو بابەتە لە کرمان دەمینێتەوە کو ئەرچیفە وتی بینە بردیەوە بە پاشەوی مانگەکەمە خۆم مۆمەسیلەکان ئەوانەی بەشدار بوو کاربەندەکانی هونەری کەسیان دەوامیان نەکرد بەحساب خۆتان شاردەوە داما نابوو کە بگیرەین و کەوینە مەشاکلی زۆر گەورە بچینات ناف مەمی ئاڵان ڕۆڵێ بەکوی خۆش بی یان نەخۆش بی لۆ خۆمە من وەکو ڕۆڵی بەکۆی ئەوەندە پێی مرتاح بوویمە ئەوەندە لە گەری ژیایمە شەو ڕۆژ بیرم لە وردەکاریەکانی ئەو من لە خۆ ڕاوێشکاری ئیشەکەی بوویمە لەگەڵ مامۆستا ناسر حەسەنی سێ بەشی کاتی خۆم لە بۆ توێژینەوە لەسەر کارکتەری بەکۆی کە پێم وە بووە بە کۆ پاڵەوانی مەمی ئالانە نەک مەموزین تووشی مشکلش بووی یەک بەدایان چێشە بروستکردیمە قەڵی کردی مەسەن نەچێ دەرەوەش لە تورسی ئەوەی کاکە شتێک لێ وای لێ نەکردیەوە بەڵام زۆر جار مثال لەگەڵ ماڵەوە بوویمە سەفەرمان کردێ چوینە مثلەن سەیرانگایەکی ئەڵە باڵغ بخە یعنی هەستم کردیە ئیحراز دەبۆ لە بۆ داچ محەممەدی دروست دەکەم لە بۆ خێزانەکەم کە ئەو خەڵکە هەیە بە خۆشیستی و غار دەدا دەێ مامۆستا بەس وێنە چی بگرین لە یەکەوە هەشە بەبیری دێتەوە لە وەختی خۆی بە کۆچی لە مەمی ئالان کردێ دەردەچی نەبووە هاتیە قسەکانی خۆی کردیە وتیتی ئەمن جلێوم پێدایە ئەمن قسەم پێت گوتیە ئەمن سندم خواردیە کاگەر بکەویە بەردەستم بتکوژم بەڵام داوای لێبردن دەکەم ئێستاوە دەبی بمبووری دەبی قسوورم عفووکە ئەمە باوشی تێگرتی بە کەدا بجارێ بچینە نۆفمەڵ دە بەحسێ دایکەوە محەممەدی کرد سڵەوێتمە بوێ و هەمی زارکو نەوێت هەنە تەمان درێژ من هەر خۆشیەوە مەسەنە کەت چوونەش دەربە خەڵک کاتن ڕسمۆت گەلتە بگرن و دایکەوە محەممەدی نزان کو ئەحراج بیەوە نە قەت مەسەلەی غیرێ و ئەوانە دەکەوت نەبینتان و چێ و حەزم لێنیە ئەو ژنە هات ئەو کچە هات حتمما ئەوە بوونی هەیە وەکو سایکۆلۆژیەتی ئافرەت حت ئیمکانی ئەگەر لە خۆشی بڵێ نا من ئەو حالەتم هەیە بەس هاتیتە دەرێ باسکە بڵێ زۆر جار مەسان کو بە پەلار ئاخر ژێن ئافرەت ساچمەت تێدەگری ڕووی هین لە لایەکیە بەڵام دوایە نیشانەکە ئاوایە بچێ لەگەرتومە خەس و جێت مەسا گوتوتی وەڵا و کچەی کە هات لەگەرمان وەستا ڕستمان گرت چاوی جوانە بەس ئەوە چاوەی خۆی دەوێ بزانێ من چەند عجابم بۆ بەس ئەمە بە درێژایی ژیان لەگەدا محەممەدی لە 50 ساڵ تێپەڕی یعنی لەێوە بیدی زێڕێنی شتێپەڕی وەکو قوتابخانەك بوویمە لەگەڵ ئەویش هەروەها ئەویش هەروە ئەکتەری دەکەین لە ناو ماڵی مەسەن شتە چی بشاریەوە ئەو کەشفکە نا لەبەرەوەی من ئەکتەری ئەوڕەکە لەبەر مۆبایلی لەبەر ئەتەرنێتی ناکرێ بە هیچ جۆرە ئەویش مۆبایلی هەیە لێ دەزانیتن و مۆبایلی تەلەفۆنکە لێ دەداتن هەموو شتەکان دەنووسی بە پێویستیش بەوەی ناکە ئاستان ئەمە ئەوڕۆکە
دروشمی يعني بابڵێ دەڵێن شەفافیت لە بۆ ژن وێردی هەموو شتێکی والله زەڕورترە بینت لەگە سوشال میدیا ئەوانت هەیە یان بەس تەلەفۆن ئەلو بەڵێ فەرموو بڕۆ بینم زۆر بە قووەتە زۆر چی بە ناو سۆشیال نەوەک سناپ و شتەبی سناپم هەیە سناپیشت ئینستاگرامم هەیە فێسبووکم هەیە تویتەرم هەیە یوتیوبم هەیە والله لە من زیاتر هەمووی هەموم هەیە هەمووش ئەکتیڤ و بەردەوامی ئەکتیفم و بەردەوامی شت بڵاو دەکەمەوە و دەنووسم و باشکرا و ڕاو بچوونی خۆم هیچ ئەوم نەکردیە لە بەرەوەی ئەوە خزمەتێکی گەورەیە و خەڵک استفادەی ئەرشیفتی دایان ئەرشیفیشم هەیە ئەرشیفەکی باش هەیە لێ کەس ڕۆیشت بی خەفەتی لێ بخۆی ئەرێ وەڵڵا فالچیم لێ ڕۆیشتیە وهتا ئێستاش لای هیچ کەسێک دەست نەکەوتووە و باشترین بەرهەمی هەر کەسێکی زەمەنی ئەو بەرهەمەلدا بڵاو بوو مامۆستای هەیە پارچە ڤیددیوەکە کێم بژی کوردجی بێت ئەرێ وەڵە پارچە چیش بیدێ خۆشترین کاتی ژیانی تو کەی نێبووە بەغدا خۆش بووە 7 ساڵی لەوێ بوو باغدا زۆر خۆش بووە لە بۆ من لە بەرەوەی پەیوەندیەکانم زۆر فراوان بووە لەگەڵ هونەرمەندانی خۆشترین شت بوو خۆشترین شتی ئەو فەتەی کە لە پەیمانگا بووم تەبیعی لە بەرەوەی کچ و کوڕبەیەکەوە دەماخین هەر یەکە و تاکەچی هەبوو یعنی ئەوە قەلەچی هەبوو بەردەوام بەیەکەوە دەردەچوین بەداچی محەممەد گوتیە یان نەوە دەزانی لە بەرەوەی هەتا ئێستاش بەشێکیان يعني لە فێسبووکی برادراتیمان هەیە ینی ئێستاش ئالگۆڕی نا ینی برادراتی جیاواز ینی پەیوەندی سەقافیمان هەیە بەیەکەوە جوانترین خەڵات چ بوو لە کچی بکڕێ ئەو کات تا بەبیر نایە نا بەبیرم دێ بەخۆی گوڵ بەردەوام بە درێژایی ژیانی خەلیقا بەشەریە گوڵ جوانترین خەڵات بووە کە بدرێتە چەند گوڵت پێشکەش کردینە تاقەری زۆر ئێستاش پێشکەش دەکەی لە بوداچی محەممەدی و توزانم یەکەکەت خۆش بووێ بەڵام لە هەردووکمان گەیشتینە و قەناعەتەی کە ئێستا تەواو بوو بەسە گوڵمان زۆر کە لە سیارەی یەک دەڵێ گوڵتان ناوێ داچی محەممەدی دەڵێ ئەوە گوڵ نییە لە تەنیشتم الله ئەوڕۆ قسەی کرا بەهێنی لە فولکەکەی بەرامبەر ئەوەی شۆڕش مارکێت شۆڕش کابرایەوانەی فلیپینەوانە هاتن گوڵیان گۆڵ گوتیە دێەوە گوڵ نییە لە تەنیشتم ئەوە گوڵی ئێستامان ئەمە دەیدەین یەکتری مامۆستا تەندروستیۆتە هەرەوە بۆش بێت ئەس گەلەگە لە خۆشحاڵبی نزیکتر تو دیتی و نزیکتر ئەمۆتینە نۆڤژۆنەتەدا هەر خوشیۆ دەبن و ئەم گەلەگەلێک مەمنونیتین ئەمە زۆر کەیفم بە ناو نیشانەکەی هات نزیکتر لە بەرەوەی نزیکتر مانای فۆکس دەخرێتە سەر شتی پێویست کە بگوترێت زۆر سپاس لە بۆ جەناب و لە بۆ هەموو کارمەندانی کە لەگەڵمان هاوبەش بوون لەو بەرهەمە و سپاس لە بۆ تەلەڤیزیۆنەکەتان گەلەک سپاس بێت هەر بشت